زانکۆی نێودەوڵەتی قەیوان دیواربەندێکی هونەری هونەرمەندی شێوەکاری ناسرا و ئاکۆ غەریب نمایش کرد. تابلۆکان لەلایەن هونەرمەند ئاکۆ غەریبەوە بە شێوازی هونەری ناوازە پێشکەش بە زانکۆی نێودەوڵەتی قەیوان کراوە. چەندین کەساتی ناوداری کورد وێنەیان کێشراوە و لە دیواربەندەکەدا ئاماژیان پێدراوە. هاوکارمان ڕێژنە ڕزگار زانیاریمان دەربارەی دیواربەندەکەدا تێبابینەری بین. سڵاتان لەبێ و ئەم کاتتان باش. ئێمە لە نێوزانکۆی نێودەوڵەتی قەیوانین لە شاری سلێمانی لەلایەن هونەرمەندی بەناوبانگی شێوەکار هونەرمەند ئاکۆ غەریبەوە دیواربەندێک لە نێو ئەم زانکۆیەتە دروستکراوە و دانراوە. دیارە دیواربەندەکە ناوی دیواربەندی شانازیە. ئەم هونەرمەندە کۆمەڵێک کەسایەتی لە بوارە جیاوازەکان و کەسایەتی دیارەکانی شاری سلێمانی و سەدەکانی پێشوو داناوە لێرەدا. من بەڕێز هونەرمەند ئاکۆ غەریب لەگەڵم ئامادەی گفتوگۆیەک دەربارەی ئەم دیواربەندە و ئەم کارە هونەریانە دەکەین. کاگاکۆ ئەم کاتت باش سلااوت لێبێ بە ئەرک نەبێ. سلااوت لەبێ پیرۆزبایی ئەم دیواربەندە نوێ لە بەڕێستانەکەین جێگەی شانازیە. دیواربەندی شانازی بۆچی ئەم ناو نیشانەتان هەڵبژاردووە بۆ دیواربەندەکە و لە نێوزانکۆی قەیواندا داتان ناوە؟ سپاس بەخێر بێن. لە ڕاستیە زانکۆی قەیوان لەبەر ئەو هۆکارە بوو کە ئێمە هەم لەگەڵ کاگەحمەد کە هاتن بۆ لام باسی ئەوەمان کرد کە حەزی کرد هەندێک پرۆژە پێکەوە بکەین. منیش پێشنیاریان پرۆژەیەم کرد، ئەوانیش پرۆژەکەیان تەبەنی کرد و کوڕەکەی خۆشم لێرە تەلەبەیە بە خۆشەویستی ئەویشەوە ئێرەمان هەڵبژارد. ئەم پرۆژەیە بۆیە ناومان دیواربەندی شانازی لەبەرەوەی پێویستە ئێمە ئەو مێژووی هەمانە جارێکی کا بیگەڕینەوە بۆ ناو یادەوەری ئەم نەوە نوێیی کە ئێستا ئێمە هەوڵ ئەدەین بنیادنانی وڵاتەکەمان بخەینە ئەستۆی ئەوان. لەبەر ئەوە بە باشم زانی کە ئێمە جارێکیکە وا بکەین ئەم کەسایەتیانە بەم خوێندکارانە بەم جیلە تازەیە بناسێنینەوە و ئەوان بتوانن بە دوای مێژووی خۆیان بگەڕێن و لە ڕێگای ئەوەوە بتوانن وڵاتەکەیان بنیاد بنێنەوە و بزانن ئەم ڕۆژگاری کە ئێستا ئێمەیتیاین لەسەر ئەرک و ماندووبوون و قوربانیدانی ئەم کەسایەتیانە بووە. تەمان کەسایەتیەکان لە هەموو بوارەکانی ئەدەب و هونەر و ڕاگەیاندن و سیاسەتدا ڕەنگی داوەتەوە، بەڵام ئێمە زۆر زیاتر لەوەی کە من لێرە لەم دیواربەندەیە دامناوە زۆر زیاترمان هەیە. هیوادارم لە دوای منەوە هونەرمەندی تر بێتە پێشەوە و ئەم پرۆژەیە تەواو بکە. بۆیە ئێمە هەوڵماندا لێرەوە دەست پێ بکەین و خۆشحاڵی ژەبین کە لە هەموو زانکۆکان و هەموو خوێندنگەکانە ئەم دیواربەندە دووبارە ببێتەوە. کاگ ئاکۆ وەک بەڕێستان ئاگادارن هونەری دیواربەند لە زۆربەی وڵاتەکانی جیهان پەرەی پێدراوە. ئاستەنگەکانی بەردەم ئەم هونەرە هونەری دیواربەند لە هەرێمی کوردستانە لە چیا بینیتەوە؟ من پێم وایە هونەری دیواربەند لە وڵاتی ئێمەیان نەبووتە کللتور و هونەری دیواربەند بە چەندین شێواز هەیە، بەڵام ئەوەی کە من لێرە بۆیە ناومنا هونەری دیواربەند چونکە مێژوویەک هەموو ئەم کەسایەتیانەی پێکەوە کۆ کردوێتەوە، بۆیە بڕیارمدا کە وەکو دیواربەندێک ناوی بنێم و هەمیان پێکەوە کۆ بکەمەوە. بۆیە من ئەوە نابینم لەبەرەوەی کە هونەری دیواربەندیمان نییە ئیتر هونەرمان نییە، بەڵام ئەم هونەرە بۆ خۆی نەبووتە هونەرێک لە وڵاتی ئێمەیە کە بێتە ناو شەقامەوە و کاری لەسەر بکرێ. کەسایەتەکان هەمووی کەسایەتی و سمبولی کوردن. تا چەند گرنگە هونەرمەند لە نێو تابلۆکان یاخود لە نێو دیواربەندەکە ئەم سمبولەی و کولتوری کوردایەتە بپارێزێت و زیاتر دەری بخات؟ ئێمە لە سەردەمی تەکنەلۆجیایین، ئەم سەردەمە وای کردووە هەموو شتەکان بە خێرایی تێپەڕێ. ئەمنەوە تازەیەی کە ئێستا ئێمە ئەمانەوێ ئەرکی بنیادنانی وڵاتیان بخەینە ئەستۆ، پێویستیان بەوە هەیە کە ئێمە ئەو مێژووی خۆمانیان بە خێرایی بۆ پیشان بدەین و ئەوان ئێستا لە ڕێگای ئەو مۆبایلەی کە بەدەستیانەوەی ئەتوانن بۆ هەر یەکێک لەو کەسە ناودارانە سێرچ بکەن و بە دوای ژیانیا بگەڕێن و کە چوونە ناو ژیانی ئەوەوە ئەچنە ناو ژیانی مێژووی کوردەوە
و لەوێەوە تێئەگەن ئەم وڵاتە چۆن بنیاد درراوە، ئەم وڵاتە چۆن قوربانی بۆ درراوە و لێرەوە ئەوانە وەلایەن بۆ دروستە بێتەوە بۆ وڵاتەکەیان و نیشتیمانەکەیان زیاتر خۆش بووە و هەوڵ بدەن ئەو نیشتیمانە بپارێزن و ئاوەدانی بکەنەوە. چ هەستێکە ئەمڕۆ هونەرمەند ئاکۆ غەریب کە ئێمە سەیری دیواربەندەکەکەین و ستافی نێودەوڵەتی زانکۆی قەیوان و خوێندکاران سەیری ئەم دیواربەنداکەن ئەمە چه هەستێکە بۆ بەڕێستان؟ لە ڕاستیە بۆ من مای خۆشحاڵیە چونکە دەبینم بە گرنگیەوە تەماشای کارەکانەکەن و تەماشای دیواربەندەکەکەن بۆیە من خۆشحاڵە بم بەوە کە توانیومە بەردێک لەسەر بەردێک دابنێم. زۆر سپاس بۆ کەمیشە سەرکەوت و تەمەندرێژ بی سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست هونەرمەند ئاکۆ غەریب. بەڵێ لێرە لە زانکۆی قەیوان دیواربەندی کەسایەتی و مێژوویە کوردیەکان لێرە دانراوە وەک لە تابلۆکاندا دیارە چەندین کەسایەتی هونەری ئەدەبی سیاسی و شاعران و کەسایەتیە دیارەکانی کورد لە ساڵانی پێشوودا لێرە نمایش کراون. دیارە هونەرمەند ئاکۆ غەریب بە پێویستی دەزانێت کە لە ڕێگەی ئەم دیواربەندەوە بە خوێندکاران و بە ستافی زانکۆی نێودەوڵەتی قەیوان ڕابگەێنێ کە دەبێت ئێمە مێژوو خۆمان بناسین ئەو کەسایەتیە مێژویانە بناسین و زیاتر لە نێو زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستاندا ڕەنجانەوەی هەبێت.